چەند نەجیمە و دڵە من سەمیرە چەند جوان و چەند نەجیمە وی لەبەر ئەو کولما دەمرم دڵی قاسە و پەنیرە ئەو گەردن ناهێن من بێ پڕیدا کەم لە لیرە ئەی هەم نارن جۆ هەم بیە یاری عاجز لەی کوهیە هەم نارن جۆ هەم بیە یاری عاجز لەی کوهیە بانگی کەن بێداداری کاری تایبەتیم پێیە بانگی کە بێداداری یارەی 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 کاری تایبەتیم پێیە کاری تایبەتیم پێیە دلانی آقا خلیلی عزیزی بەڕێز استودیو سەیران شاری کرماشان بۆ میمکردزاکانی لە ئیرلەندە و تایبەتی پێشکەشیان بێت درد ماڵم فاتە دڵی ئابی حەیاتە درد لەگیانم فاتە دڵی ئاوی حەیاتە ئەیخوا بۆ خۆی بیزانێ نیمەی عمرم لەلادا لەبەسەر کولمی دەمرێم یارەی 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 دڵی ئێسانیەی سعاتە هەم نارن جۆ هەم بیە یاری عاجز لەی کوهیە هەم نارن جۆ هەم بیە یاری عاجز لەی کوهیە بانگی کە بێداداری یارەی 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 کاری تایبەتیم پێیە کاری تایبەتیم پێیە دلانی خۆمان ناوانی کۆری مۆسیقا پێشکەش بۆ استودیو سەیران شاری کرماشان بەلای ئەولایە چۆنی دەبڵم هەروایە بە حوسەینی کەربەلایە بەو مێزەرەی مەلایە کە بۆ تۆزا لەولایە ئەخجاب مردن نەبووە سەجادا پیری نەبووە بەسڵامەتیکی داڵێم هەرکە لە حوزوردایە بە شاری ئاغا خەنین ئاغا فەرشاد لەلایە بەسڵامەتی سەیدە و بۆ من جێگەی پەنایە بە شادی ئاغا هەسن دەی پارێزمە خۆدایە خدا پشتۆ پەنای بێ یارەی 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 جدی
علی غوزی بغدایا بسلامتی بابکو هر کالا حضور دایا ای هم نارن جو هم بیا یاری عزیز لکویا هم نارن جو هم بیا یاری عزیز لکویا بانگی کبیا داداری یاری 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 کاری تایباتی بیا کاری تایباتی بیا